جم و جوڵە بازرگانیەکانی مەرزی نێودەوڵەتی پەروێزخان بەهۆی مانگرتنی فەرمانبەرانی مەرزەکەوە ڕاگیرا. ئەویش دوای ئەوە دێت کە دەرماڵەی هاندانیان بۆ خەرج ناکرێ، فەرمانبەران ڕێگەیان نەدا هیچ بارێکی بازرگانی لە کۆماری ئیسلامی ئێرانەوە بپەڕێتەوە بۆ هەرێم. بنکەی گومرگی گەرمیان و دەواازەی نێودەوڵەتی پەروێزخان زیاتر لە 300 کارمەند و فەرمانبەریان هەیە و کاریداری مەرزەکەیان لە ئاستۆدایە. حکوومەت لە سەردەمی بێقەیرانیدا دەرماڵەیەکی بە ناوی تایبەت و هاندانەوە بۆ خەرج کردوون، بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە دەرماڵەکەیان ڕاگیراوە و ئەوانیش کاری مەرزەکەیان ڕاگرت. قولی دابوو لەو دانیشتنەکە جێبەجێ کەمان بەڵام بەداخەوە تا ئێستا ڕۆژی چوارشەمەی فەرمانبەران چاوەڕێن کە بەزنیتی کات بۆیان جێبەجێ کرێ بەداخەوەیان جێبەجێ نەکرا، بۆیە فەرمانبەران پەیوەندیان بە منەوە کرد کە ناتوان لەمە دوا کار بکەن. ئێمەش بۆ ئەوەی ئەو بازرگانانە بارەکانیان خراپ نەبێەوە نەوەستێ لێرەوە جموجوڵەکە نەبێتە گرفت بڕیارماندا کە ئەوان کار ناکەن و بۆی قەرەباڵغی دروست نەبێت سنوورەکە بۆ سێتا ئەو کاتی وەڵامێکی جدی لایەن حکوومەتەوە درێتەوە. تەنها لە یەک ڕۆژدا زیاتر لە 1000 ئۆتۆمبیلی بارهەڵگر شمەک و کاڵای بازرگانی لە بواری کشتتوکاڵ و بینا و ڤێتەرنەریدا هاوردەی هەرێم دەکەن. لە هەرێمیشەوە تەنها نەود لە ڕێگەی کۆمپانیەکانەوە هەناردەی وڵاتی ئێران دەکرێ. لە ئێستاشدا ڕاگررتنی کاری مەرزەکە کاریگەری دەکاتە سەر بازاڕی گەرمیان و شارەکانی تری هەرێمی کوردستان. بەڵام ئێمە لێرە ئیشەکەمان وەساوە، هەم بازرگان زەرەرەکە، هەم ئێمە زەرەرەکەین، هەم ئەو دیو زەرەکە. ئێرانیش تووڕە بۆ لێمان کاکە، ئێرانیش وای لێ هاتووە ئەڵێ کاکە ئێمە نانێنن بۆ ئێرەی تر، ئەیبین بۆ مەرجی تر. ئەوە لە خوار چەند مەرج هەیە کاکە ئەیبا بۆ ئەوێ. بەپێی ئامارە نافەرمیەکان لە ئێستادا داهاتی ڕۆژانەی مەرزی پەروێزخان لە 500 ملیۆن دینار زیاترە. ئەو داهاتش ڕاستەوخۆ دەچێتە سەر حسابی وەزارەتی دارایی. وەڵڵا ئەمڕۆ ئێسیاوە کەس ناچێت دەودیمە یە چەند ڕۆژە گومرگ ناکەن سیارە کەم چۆن ئارا وەڵڵا. بەپێی ئامارە نافەرمیەکان لە ساڵی 2013دا 37 لە سەدی سەرجەم کاڵا هاوردەکراوەکانی عێراق لە کۆماری ئیسلامی ئێرانەوە لە ڕێگەی دەواازەی نێودەوڵەتی پەروێزخانەوە بووە و قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانیش لە مەرزەکەدا لەو ساڵەدا نزیک بووەتەوە لە 2 ملیار دۆلار. مەریوان حەسەن NRT مەرزی نێودەوڵەتی پەروێزخان.